کەرکووک کڵاوێن پێشکەش دەکرێت. سڵاوتان لێبێ شەوتان باش بێ مانگی ڕەمەزانتان پیرۆز بێ دڵخۆشم کەوە ئەم ساڵیش لە پرۆگرامێکی تایبەت بە پرۆگرامی مانگی ڕەمەزان بە ناوی پرۆگرامی کڵاوێن لەگەڵتانە بم. کڵاوێن یەکێکە لە یاریە کوردەواریە کۆنەکان کەوە لە دێر زەمانەوە باو با پیرانی ئێمە ئەو یاریە تایبەتەیان کردووە. ئێمە ئەم ساڵ وەکو دەستگای میدیایی کەرکووک ویسمان پرۆگرامێکی تایبەت بە کڵاوێن ئەنجام بدەین و یاریەکە زیندوو بکەینەوە. پرۆگرامەکەم تایبەت ئەبێ و بە درێژای مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵتان ئەبم. ئێوەش ئەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە مۆبایلانەی کەوا دێتە سەر شاشەی تەلەڤیزۆنەکانتان پەیوەندیمان پێوە بکەن و لەگەڵ مندا بەشدار بن بە زانینی شوێنی مستیلەکەی کە لە کڵاوەکانە ئەی شارمەوە. ناوتان ئەچێتە نێوتیر و پشک و ئەبن بە براوەی 100,000 دینار کە لەلایەن لێپرسراوی بەشی وەرزشی مەڵبەندی کەرکووکەوە کراوەتە دیاری واتە پرۆگرامەکەمان بە سپۆنسەری لێپرسراوی بەشی وەرزشی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژای مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵتانە بەردەوام بێ. ئێوەش ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. ئازیزانم ئەمەوێ باسێکی یاریەکەتان بۆ بکەم. 8 کڵاو لە لای من هەیە واتە 8 کڵاو ئامادە کراوە. من مستیلەیەک لە کڵاوەکانە ئەشارمەوە. ئێوە کە پەیوەندی ئەکەن مەرجە کڵاوی یەکەمتان واتە کڵاوی یەکەم ئەبێ گوڵێک دیاری بکەن کە گوڵێکتان دیاری کرد دواتر ئاساییە کە ئەوانی تر فت یاخود گوڵ هەڵ ئەبژێرن بەڵام 6 گوڵ و 2 فتتان ئەبێ واتە تەنها 6 فت و 2 گوڵتان ئەبێ واتە تەنها بۆتان هەیە 2 گوڵ هەڵبژێرن. بەزانینی شوێنی مستیلەکە ناوتان ئەچێتە نێوتیر و پشکەکەوە. ئێستا ئەتوانن لەگەڵ مندا بەشدار بن لە ڕێگەی ئەو ژمارە مۆبایلانە کە لە سەر شاشەی تەلەڤیزۆنەکانتان دەرئەچێ و ئەتوانن بەختی خۆتان تاقی بکەنەوە لە ڕێگای زانینی شوێنی مستیلەکە و لەگەڵ مندا ببن بە براوە. ژمارەکانتان بۆ ئەخوێنمەوە. کۆڕەک تەلیکۆم 1950 883 83 ئاسیا سێڵ 1970 008 1059 ئەتوانن بەشدار بن بە درێژای مانگی پیرۆزی ڕەمەزان. هەموو
شەوێک کاژمێر هەشت من لە پرۆگرامێکی تایبەت بە ناوی کڵاوێن لەگەڵتانە ئەبم و مانگی پیرۆزی ڕەمەزان بەیەکەوە کەیف و خۆشی وەرئەگرین و هەروەها لە پرۆگرامی کڵاوێنە یاری کڵاوێن یاری کۆنی کوردەواری بەیەکەوە زیندوو ئەەکەینەوە بۆیە ئێستا ئەتوانن ئێوەش لەگەڵ مندا بەشدار بن و لەگەڵ مندا کاتێکی خۆش بەسەر برن و بەیەکەوە یاری بکەین و کاتەکانمان بە یاری کڵاوێن کە یاریەکی کۆنی کوردەواریە خۆشتر و کەیف خۆشتر بکەین بۆی ئێستا ئەتوانن بەشدار بن و ببن بە براوە لەگەڵمان زۆر باشە ئەچمە لای یەکەم پەیوەندیمان کاک مەڕوانم لەگەڵە لە هەولێرەوە کاک مەڕوان سڵاوت لێبێ چۆنی کاک مەڕوان باشی تۆ باش مادام پێ بەڕێزەوە زۆر سپاس دەکەم مانگی ڕەمەزانت پیرۆز بێ کاک مەڕوان کارمەندان هەم مسلمانان پیرۆز سپاس بۆ تۆ ئەمڕۆ چۆن بەڕێکرد وڵڵا الحەمدولیلا خۆی گەورە بەزادی زۆر باش بوو زۆر باش بوو تینود نەبوو برسیت نەبوو الحەمدولیلا پشتیوانی خۆی گەورە زۆر باش بوو زۆر باش زۆری باش بە باشی بەڕێوە زۆر باشە کاک مەڕوان تۆ یەکەم پەیوەندی پرۆگرامەکەی منی و لە یەکەم ئەڵقەشا تۆ یەکەم پەیوەندی باشە یاری کڵاوێنت کردووە پێشووتر یەکەم جارمە یەکەم جارتە شارەزایی یاریەکە هەیە یاخود بۆت باسکەم کە یاریەکە چۆنە شارەزایت نییە باشە کاک مەڕوان من هەشت کڵاوم هەیە مستیلەیەک لە دەستی منایە من ئەو مستیلەیە لە کڵاوەکانە ئەشارمەوە تۆ ئەبێت تەرکیزی دەستی من بکەیت کە من مستیلەکە لە کام کڵاوە ئەشارمەوە باشە زۆر باشە ئەو کاتەی کە مستیلەکەم شاردەوە ئەبێ سەرەتا تۆ گوڵێک هەڵبژێری واتە تۆ بۆت هەیە 2 گوڵ و 6 فت هەڵبژێری لەناو ئەو 2 گوڵە ئەبێ مستیلەکە بدۆزیتەوە سەرەتا ئەبێ گوڵێک هەڵبژێری دواتر یاریەکە بەردەوام ئەەکەی تا مستیلەکە ئادۆزیتەوە باشە زۆر باشە بەر لەوەی دەست بە یاریەکە بکەین پندێکی پێشینانت لێ ئەپرسم پندەکە تەواو ئەەکەیت و دەست بە یاریەکە ئەکەین باشە ئامادەی زۆر باشە پندەکەی کاک مەڕوان ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە زۆر ڕاستە کاک مەڕوان باشە دەست بە یاریەکە ئەکەین کاک مەڕوان ئەمە مستیلەکەیە ئەگەر هاوکارم ئەمە مستیلەکەیە کاک مەڕوان لە دەستی منایە باشە ئەی شارمەوە تۆ ئەبێت تەرکیزی دەستی من بکەیت زۆر باشە لە کڵاوەکانە ئەی شارمەوە دەست پێ بکەم کاک مەڕوان باشە دەست پێکەین کاک مەڕوان فەرموکات بۆ تۆیە سەرەتا ئەبێ گوڵێک هەڵبژێری دواتر بەڵێ کڵاوی ژمارە چەند بۆ نمونە لە یەکەوە تا هەشت ئەبێ سەرەتا دانەیەکان بڵێ کامیان گوڵە دواتر دەست پێەکەی ژمارە حەوت دڵنیایی ئەویان بێتن نایگۆڕی دنیانی مە نازانم بەڵێ باوی حەوێ بیکەمەوە باشە بەداخەوە کاک مەڕوان فەرموو بەردەوام بە یەک دانەی گوڵت ماوە 6 دانەی فتت ماوە ژمارە 6 چی بێ گوڵ بێ یەکسەر گوڵەکەت هەڵەبژێری کاک مەڕوان ئەگەر ئەم جارە گوڵ هەڵبژێری و تیای نەبوو تۆ حەقت ئەفەوتێ ئەتوانی فت بکەی ئەگەر فتەکانت تیاشی نەبێ ئەتوانی یاریەکە بەردەوام بکەیت بەڵام ئەگەر گوڵی دووەم هەڵبژێری تیای نەبوو ئەدۆڕیت بەڵێ زانم ڕاستەخۆ بە گوستیلکەکە بڕۆم
بەڵ ئەتوانی ئاساییە بەڵێ بەێ باش ژمارە هەست بێ ژمارە هەشت گوڵەکەی بەێ یەکسەر بەێ کاک مەڕوان بەێ ئەگەر مستیلەکەی تێنە بوو حەقت ئەفەوتەیە بیکەمەوە کێشەمان نییە بیکەوە ئەیکەمەوە بەێ کاک مەڕوان بەێ ئەیکەمەوە بیکەوە بەداخەوە کاک مەڕوان کردن بوو لەگەڵ تۆی بەڕێز بەداخەوە کاک مەڕوان مستیلەکە لە ژمارە لەمەیان نییە لەمەشان نییە لەمەشیان نییە مستیلەکەمان لە ژمارە یەکایە باشە دەست خۆش بێ کاک مەڕوان مستیلەکەمان لە ژمارە یەکا بوو بەداخەوە نەتوانی وەڵامی ڕاست هەڵبژێری و کاتێک خۆش بۆ تۆ خوارد لەگەڵ کڵاوەکان چاک ئەەکەینەوە و ئەچینە پەیوەندێکی تر بەداخۆ کاک مەڕوان نەیزانی مستیلەکەم لە کوێوە شاردۆتەوە ئەچمە لای پەیوەندێکی تر هێلین خانمان لەگەڵا لە هەولێری خۆشەویستەوە هێلین سڵاوت لێبێ شەو باش چۆنی هێلین خان باشی زۆر سپاس دەکەم هێلین لەگەڵ مانگی ڕەمەزانە ئەمڕۆ چۆن بەسەر چوو چۆن تێپەڕی باش بوو زۆر باشە توین و برسی باش الحمدلله زۆر باشە هێلین خان بەڵێ شارەزای یاری کڵاوێنی ناوڵەیەکی لێ نازانم هیچی لێ نازانی ئاگداری پەیوەندی پێش خۆت بووی بەڵێ باشە یاریەکەت بۆ باسکەم یاخۆت بەپی پەیوەندیەکە وەکو پێشترێ بەرنامەکە خۆشتر بووی وەکو پێشترێ بواە بەڵام ئەمە شێوازێکی زۆر خۆشە یاریێکی کۆنی کوردەواریە هێلین خان ڕاستە بەزۆڵا پێشترێ خۆشتر بوو بەرنامە باشە هێلین خان یاریەکەمان هەشت کڵاومان هەیە من مسیلەکە شارمەوە تۆ بێ هەڵی بێ خۆ تۆ بێ وەڵامەکە بزانی کە لەکەم کڵاوە مستیلەکەم شاردۆتەوە ئۆکەی سەرەتا یەک گوڵێکت ئەبێ دواتر بەفت و بە گوڵەکەی تر بەشداریەکەی باشە پەندێکی پێشینانمان هەیە ئەبێ وەڵامی پەندەکە بزانی باشە تا خاوەن ماڵ دزی گرت دەست خاوەن ماڵی کرد دەست خاوەن ماڵی کرد زۆر باشە دەست پێەکەین لەگەڵ هێلین خان ئەمە مستیلەکەیە هێلین ئەمە مستیلەکەی من ئەی شارمەوە تەرکیزی دەستی من ئەەکەی تا بزانی مستیلەکەم لە کام کڵاوە شاردۆتەوە ئۆکەی دەست پێکەم هێلین دەست پێەکەم هێلین کات بۆ تۆیە و فەرموو بەڵێ هێلین خان فەرموو گوڵێک هەڵبژێرە و بەڵێ با پێنج ژمارە 5 بەڵێ گوڵ بێت بەڵێ بەداخەوە فەرموو با هەشت بێت هەشت چی بێت گوڵ بێت یان فت بێت بەڵێ هەشت گوڵ بێت یان فت بێت هێلین بەڵێ هەشت گوڵ بێت یان خود فت بێت بەڵێ گۆڵ بێت گوڵ بێت واتە تۆڵی بەڵێ. مستیلەکە لە هەشتایە بەڵێ هێلین خان ئەگەر وەڵامەکەت ڕاست نەبوو حەقی تۆ ئەفەوتێت ئاگداری بەڵێ بەڵام ئەگەر فت هەڵبژێری ئەگەر ڕاستیش نەبوو توانی بەشدارویتەوە جارێکی تر درێژە بە یاریەکە بدەیت ئێستا من هەشت گوڵ دانم یان فت دانم هێلین خان بە پەلاگەر لەبەر کاتی پرۆگرامەکە بەڵێ هێلین خان بەڵێ با فت بێت هەشت فت بێ
بەڵێ زۆر باشە هێلین خان دانەیەکی تر با دوو بێ دوو چی بێ دوو چی بێ وەڵاهی مستیلەکەی تایان تیای نییە وەڵاهی وازوان تێدایکی تێیدایە گوڵ بێ بەڵێ بەداخەوە هێلین خان نەیتوانی وەڵامی ڕاست هەڵبژێرێ مستیلەکەمان لە ژمارە 6دایە کڵاوەکان چاکەکەینەوە ئەچینە لای پەیوەندێکی تر کێمان لەگەڵە سڵاوت لێبێ کاک محەممەد سڵاوت لێبێ سڵاوی خوا لە ئێوەش چۆنی کاک محەممەد ئەم کاتت باش دادەژان باشتر بۆ تۆ کاک محەممەد دەنگ و باس چۆنە والله الحەمدولillah مانگی پیرۆزی ڕەمەزان پیرۆزەکەم لە سەرجەم مسلمانان و زۆر سپاس لە تۆش پیرۆز بێ ئەمڕۆ چۆن بەڕێکرد لەگەڵ مانگی ڕەمەزانە واللهی ئیمڕۆ الحەمدولillah شکر زۆر بەخۆشی بەڕێمان کرد زۆر باشە الحەمدولillah مانگێکی پڕ لە ڕەحمەتە خوا بەزیابێ بە دڵنیاییەوە خوا نوێژ و ڕۆژ و عیبادەتی هەمووان قبول بکە ئیشەڵڵا اللهم آمین ئامین یا ڕەبی کاک محەممەد شارەزای یاری کڵاوێنی بەڵێ زۆر باشە پێشتر یاریەکەت ئەنجام داوەی چ کاتێک بەڵێ باشە کاک محەممەد من پندێکی پێشینانت لێ ئەپرسم ئەگەر وەڵامەکەت زانیم دەست بە یاریەکەکەین فەرموو زۆر باشە لە هەموو هەورێک باران نییە باران نابارێت زۆر باشە لەگەڵ کاک محەممەد دەست بە یاریەکەکەین ئەمە مستیلەکەیە فەرموو کاک محەممەد دەست پێکەم بەڵیە فەرموو کاک محەممەد فەرموو گوڵێک هەڵبژێرە و یاریەکە بەردەوامکە باش لە ژمارە یەکەوە هەتا هەشت لەیەکەوە تا هەشت بەڵێ بۆ سەدفا کامەی گوڵ بێ ناسەرەتا دەبێ گوڵێ بکەم بەڵێ ژمارە پێنج ژمارە 5 گوڵ بێت بەڵێ بەداخەوە فەرموو باش سێ فتکە چەند سێ بافت بێ سێ فت بێ بەڵێ چواریش فتکە چوار چواریشمان فت کرد یەکیش فتکە یەکیش فت چی چیمان ماوەی سەرخاتون ژمارە 6 ژمارە 7 ژمارە 8 ژمارە 2 یەک گوڵ و سێ فتت ماوە چۆن لە ژمارە حەوت بکەینە گوڵ ژمارە 7 بکەینە گوڵ وەڵا تۆ ئەزانی کاک محەممەد باش ژمارە حەوتیش بکەینە گوڵ ژمارە 7 بکەینە گوڵ بەڵێ بەڵێ بەداخەوە کاک محەممەد گوڵەکەمان لە ژمارە 8 سەرکەوتوو بن مستیلەکەمان لە ژمارە 8 کاتێک خۆش بۆ تۆ خوات لەگەڵ پەیوەندێکی تر ئەگەر ئامادە بێت کاک محەممەدیش وەڵامی یاخۆت نەیتوانی مستیلەکە بدۆزێتەوە هەرچەندە سەرەتا زۆر باش ڕۆیشت بەڵام وەڵامەکەی نەزانی ئەچمە پەیوەندێکی تر کاک هێرش لە کەرکووکەوە کاک هێرش سڵاوت لێبێ سەلاماشی دادا چۆنی کاک هێرش باشی تۆ زۆر سپاس مانگی ڕەمەزانت پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ سەلامەتی سپاس دەکەم ئەمڕۆ چۆن تێپەڕان کاک هێرش وەڵا الحەمدولillah لەخوا بزیادی باش بوو زۆر باش لەخوا زۆر باشە چکاری کاک هێرش
وڵی پێشمەرگەم داوە پێشمەرگەی سلااوڕێزمان بۆ تۆ بۆ تەواوی برا پێشمەرگەکانمان هەیە کاکێرش شارەزای یاری کڵاوێنی بەڵەجان شارەزای یاری کڵاوێنی وڵی شتێکی لێزانە شتێکی لێزانی زۆر باشە کاکێرش پندێکرد لێ پرسم و دەست بە یاریەکەکەین بەڵێ قەل بە قەلیوت کاکێرش ڕۆدڕەژ بێ ڕوودڕەش دوو لە جەنابێت زۆر باشە کاکێرش دەست بە یاریەکەکەین ئەمە مستیلەکەیە بەڵێ پەرژینێکی قایم بێ لە ڕووی گوێگرانەوە پەندی کوردیە و لە دێر زەمانەوە باو باپیرانی ئێمە و تویانە کاکێرش مستیلەکە لە دەستیم نایە و دەست بە شارنەوەکەم بەڵێ فەرمو باشە دەست پێکەم فەرموو کاکێرش بەڵێ گوڵێک هەڵبژێرە و یاریەکە بەردەوام بکەم گوڵێک هەڵبژێنم ژمارەیەک بێ ژمارە یەک ژمارەیە گوڵ بەڵێ زۆر باشە تاکو ئێستا کەس براوە نەبووە لەگەڵمان من بە هیوام کاکێرش براوە بێ هەڵەیەک دەمەوە بەداخەوە فەرموو کاکێرش ئێستا ئەتوانم فت بکەمەنیە ئەتوانی فتکەی بەڵێ بەڵێ بە ئارەزوی خۆت یەک گوڵێکی شت ماوە کاکێرش بەڵێ بەڵێ ژمارە چوار بافت بێ ژمارە چوار فت بێ بەڵێ فەرموو سێش بافت بێ چەند سێ 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 بەڵێ سێ ژمارە سێ بەڵێ فت بێ بەڵێ فت بێ بەڵێ زۆر باشە کاکێرش تاکو ئێستا باش هاتووی بەڵکو تۆ بتوانی براوەبی لەگەڵمان الله ئینشاءالله با دووش فت بێ ژمارە دوو ژمارە دووش فت بێ بەڵێ بەداخەوە کاکێرش مستیلەکە لە ژمارە دوا بوو دوا بوو بەڵێ بەداخەوە شەڵ جیاوەرت نەبوو ئینشەڵڵا بۆ جارێکی تر ئەتوانی لەگەڵمان بەشدار بیتەوە زۆر باشە ئەچمە لای پەیوەندێکی تر لە قەزای چەمچەماڵی خۆشەویستەوە کاک سڵاحەدینم لەگەڵە کاک سڵاحەدین چۆنی باشن سوتان باش دەستپۆچێن بەرنامەتان لێکەم سپاس تۆ چۆنی ئەحواڵ چۆنە زۆر سپاس بۆ ئێوە دەستپۆچێن بەرنامە و ئەم سیستەمە تازۆنیەتان لێکەم بازیان باش مستا و دەزیانەیە بۆتان دەستپۆچی لە بەیانی کۆنترۆڵ سەکەم لەگەڵتانە سپاس بۆ تۆ کاک سڵاحەدین لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان بوو چۆن تێپەڕی لای تۆ دەخوا بەزار بێت جەوەکەی و کاتەکەی ئەوە نییە وەکو کاتی قەدیم خۆی ئاوا بابڵین دنیا گەرم بێت جەوەکەی خۆشە زۆر باشە کاک سڵاحەدینی چم پێشکەش ناکەی وەڵی چونکە سیستەمەکەتان تازەیە و بەڕاستیەکەی یادەوەرەیەکی کۆنتان هێنایەوە مێسکمانە دەستپۆچی ئەم بەرنامە جوانەتان لێکەم کە ئەم بەرنامێتان هەڵبژات هەرچەنێ خۆشیشە بە حەقەت بەڵام یادەوەرەیەکی زۆر کۆن و خۆشە یەنەوە یادی کوردەواری خۆ باشە پێشترە و یاریەت کردووە وایە لە کاتی ئەنجامدانی ئەو یاریە هیچ یادەوەریەکت بەسەر هات بێ لەگەڵ ڕەفیقەکان تا بتێ بۆم باسکەی بۆی کەمێک منیش پێ بکەن و بینەرانیش پێ بکەن و دڵخۆش وەڵی من خۆم ئەم یاریەم کردووە لەسەر ئەم یاری ئێوە ئاو موسیلەکە لە دەستما بووە بەڵێ دام نەناوە لەناو موسیلەکەین کڵاوەکانە بە حەقەت ئاوا ئینترنێتیانەکەنە توو ڕوو بکەرە ئەو لاوە
مادام شاد بێتەوە کاک سڵاحەدین واتە تو ئێستا من فێرەکەی مستیلەکە دانەنەم لە کڵاوەکانە قۆڵیان کە ئەمانە متابعەم کردە ناوەڵایەوەتان نییە وەک ئێمە نین ئێمە خەسمانەکرد زۆر باشە باشە کاک سڵاحەدین دەست بە یاریەکە بکەین بەڵێ بەڵێ زۆر باشە کە زۆر هات پندێکت لێ پرسمە بە سەرتا پندەکە بزانی کە زۆر هات قەواڵە بەتاڵە زۆر باشە دەست بە یاریەکە کەین کاک سڵاحەدین ئەمە مستیلەکەیە بەس من وەکتۆ ناکە منەی شارمەوە ناتەواوە دەست ناخۆش بێت زۆر باشە دەست پێ یەکەم کاک سڵاحەدین بەڵێ هەبێ بیدۆزمەیتم نازانم ئینشەڵڵا فەرموو دەست خۆش بێ بەڕاستیەکەی من لە سەرەتاوە فت دەست پێکەم ئەبێ گوڵێک هەڵبژێری کاک سڵاحەدین با 6 گوڵ بێت 6 گوڵ بێ بەڵێ بەداخەوە فەرموو یانی نەبوو 6 گوڵمە بۆ یەوا بێت دەست لە یەکەم فەڕەنەدا هێناوتە بۆ دەور یەک و دوو 8 و 5 فتەکەم 8 و 5 فتەکەی بەڵێ ئەمە فت 5 فتەکەی بەڵێ بەڵێ بەداخەوە کاک سڵاحەدین لە 5 بوو دەستان خۆش بێ و دەستان زۆر سپاس بۆ تۆ کاتێک خۆش بۆ تۆ خوارد لەگەڵ خۆشەویستان ئەمەوێ باسی شتێکی ترتان بۆ بکەم ڕاستەوخۆ بەرنامەکە لە پیجی کەناڵی ئاسمانی کەرکووکیش بە شێوەی لایف ئەڕات بۆ ئەو کەسانەی کەوا ئەیانەوێ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکەوە بینەری بەرنامەکە بن ئێستا ئەتوانن بینەر بن و ئەو کەسەی کە زۆرترین کۆمنت یاخود زۆرترین شێری لایڤەکە بکە هاوکارانم پەیوەندی لەگەڵ ئەکەن و ژمارە مۆبایلی لێوەرئەگرن کۆتا پەیوەندیمان ئەو کەسە بێت کە زۆرترین شێر و زۆرترین لایکی یاخود زۆرترین کۆمنتی بۆ پیجەکە نووسی بێت بۆیە ئێستا لە پیجی کەناڵی ئاسمانی کەرکووک لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لایڤی پرۆگرامەکە ئەڕۆ ئێوەش ئەتوانن لەوێشەوە بینەر بن تاکو ئێستا خات و تەرزە و کاگڕێکار کێبڕکیانە لە کۆمنت زۆریە بۆیە هەوڵدەن ئێوە کابەریەکەتان زیاترکەن دەست بە پرۆگرامەکەینەوە پەیوەندێکی ترم لەگەڵە ئەلو لانە خان لە بادینانەوە لانە سلااوت لێ بە شەو باش لە تەژێتنجان دەسەڵیوە ناکە لێ دەکەم چۆنی لانە خان پاسیانە الحەمدولێ پاس بۆ تۆ لانە بەڵێ ئاگداری بەرنامەکەی وەڵاهی تازە سێری لاوین کرد زۆر باسی نازانم تازە باش لێ نازانی لە سەرەتاوە بینەری بەرنامەکە بووی ناوەڵا نەمتوانی بکەم لای باشە باسی بەرنامەکەت بۆ ئەەکەم من 8 کڵاوم لایە لانەخان 8 کڵاوم لەلایە و مستیلەیەکم هەیە ئەی شارمەوە لە 8 کڵاوەکەیە تۆ بێ بزانی من مستیلەکەم لە کام کڵاوە شاردۆتەوە سەرەتا یەک دانەیان گوڵ هەڵ ئەبژێری و دەست بە یاریەکەکەی بەڵام تۆ بۆت هەیە تەنها 2 دانە گوڵ هەڵبژێری و 6 دانیان فت بکەیت لە کاتی هەڵبژاردننی هەردوو دانە گوڵەکە مستیلەکەت نەدۆزیەوە تۆ مافت ئەسوتێ و ناتوانانی لە پرۆگرامەکە بەردەوام بی بەڵام ئەگەر گوڵەکەت هەڵێنا ناوت ئەچێتە تیر و پشکە و 100,000 دینار خەڵاتی پرۆگرامەکەی باشە بەر لەوەی دەست بە یاریەکە بکەین من پندێکی پێشینانت لێ ئەپرسم ئەگەر پندەکەت زانی ئەو سیارەکە بەردەوامەکەین باشە لانە خان پندەکەی تۆ ئەڵێ ئەو نانە ئەمڕۆ لەخوانە ئەمڕۆ لە خوانە زۆر باشە لانە یاریەکە دەست پێکەم ئامادەی سەیری دەستم کا تەرکیزی چاوت ئەتوانی یاریەکە ببیتەوە تاکو ئێستا کەس نەیبردۆتەوە لانە بەڵکو تۆ براوە بیت دێڵە
فەرموو لانەخەن. یەکەم جار گوڵێک هەڵبژێرم. یەکەم جار گوڵێک هەڵ ئەبژێریت. با 4 بێت. ژمارە 4 گوڵ. بەڵێ. بەداخەوە. ئێستا ئەتوانین درێژە بە یاریەکە بدەیت بە دڵی خۆت گوڵ هەڵەبژێری یاخود فت هەڵەبژێری، بەڵام لە کاتی هەڵبژاردننی گوڵ و ئەگەر مستیلەکەی تیانە بوو تۆ مافت ئەسوتێ و ناتوانانی یاریەکە بەردەوام بکەیت. بەڵێ. فەرموو. بە دووەمیش گوڵ بێت. ژمارە 2 گوڵ بێت. بەڵێ. لانەخان ئەگەر مستیلەکەی تیانە بوو تۆ مافی بەشداریکردنت تەواو ئەبێ. ئەها نایەک دقە. با 1 فت بێت. 1 فت بێ؟ بەڵێ. باشە بەردەوام بە. تیای نەبوو؟ تیای نەبوو بەردەوام بە. 3 فت. 3 فت؟ بەڵێ 3. بەردەوام بە. 8 فت. 8 فت. بەردەوام بە. 1 و 3 و 8 ڕۆی. بەڵێ. با 5 فت. چەند؟ 5. 5 فت. زۆر باش هاتووی لانە، تاکو ئێستا کەس براوە نەبووە، بەڵکو لانە بتوانێت براوە بێت. ئێستا 6 و 2 حوت ماوە. 2 6 حوت. بەڵێ. با 7 فت بێت. 7 فت بێت. بەداخەوە لانەخان. ئای. مستیلەکە لە حوتە. زۆر باشە لانەخان، کاتێک خۆش بۆ تۆ خوات لەگەڵ. بەڵێ خۆشەویستان، ئەتوانن ئێوەش بەشدار بن لەگەڵمان. ئەچمە پەیوەندێکی تر خاتوو لاڤینمان لەگەڵە لە کەرکووکەوە. لاڤین خان سڵاوت لێبێ و شەو باش. کاک خاتوو لاڤین پەیوەندەکەی پچراوە، چمە لای پەیوەندێکی تر. کاک پاڤڵ لە کەرکووکەوە. کاک پاڤڵ سڵاوت لێبێ. ئەلو پەیوەندی کاک پاڤڵیش داخراوەتەوە. خۆشەویستانم لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لایڤی پرۆگرامەکە ئێستا پەخش ئەکرێ، ئەتوانن ئێوەش لە فەیسبوکی کەناڵی ئاسمانی کەرکووک سەتەلایت چەناڵ بینەری ڕاستەوخۆی بەرنامەکە بن و زۆرترین کۆمنت زۆرترین شێر هاوکارانم لە کۆتای پرۆگرامەکە ژمارە مۆبایلی لێوەرئەگرن و کۆتا پەیوەندیمان هاوکارانم خۆیان پەیوەندی پێوە ئەکەن و ئەو کەسە ئەبێ کە زۆرترین کۆمنت و زۆرترین شێری کردووە تاکو ئەویش لەگەڵمانە یاریەکە ئەنجام بدا و بتوانێت براوە بێت. پەیوەندی ترمان ئامادەیە؟ زۆر باشە، ژمارە مۆبایلەکانمان لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی کەرکووک بە بەردەوامی ئەبیندرێ و ئەتوان لە ڕێگەی ئەم ژمارانەوە پەیوەندیمان پێوە بکەن و بەختی خۆتان تاقیب بکەنەوە بتوانن ئێوەش لەگەڵماندا بەشدار بن. زۆر باشە، ئێمە بە درێژای مانگی پیرۆزی ڕەمەزان لە پرۆگرامی کڵاوێن لەگەڵتانە بەردەوام ئەبین کە پرۆگرامێکی تایبەت بە مانگی پیرۆزی ڕەمەزانە و یاریەکی کۆنی کوردەواریە کە باو باپیرانمان لە پێشووتریشدا ئەنجامیان داوە. ئێمەش ویستمان ئەو یاریە زیندوو بکەینەوە لەگەڵ ئێوەدا کاتێکی خۆش یاخود چەند کاتێکی خۆش بەسەر بەرین و پێکەوە یاریەکی کۆنی کوردەواری لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەنجام بدەین. ئێوەش لەگەڵ مندا بەشدا بن و دڵخۆش بن و بتوانن براوە بن، تەرکیزی چاوەکانتان لە دەستی من بێ و بتوانن مستیلەکە بدۆزنەوە. بەداخەوە تاکو ئێستا هیچ کام لەو کەسانی کە پەیوەندیان کردووە نەیانتوانیوە وەڵامی ڕاست بزانن، نەیانتوانیوە مستیلەکە بدۆزنەوە. بە هیوام پەیوەندیەکانی تر بتوانێت مستیلەکە بدۆزێتەوە، بتوانێت خەڵاتەکە وەربگرێت چکە یاریێکی خۆشە. ئەمانەوێ زۆرترین کەس بەشدار بێ لەگەڵمان و زۆرترین پەیوەندی و زۆرترین کەس براوە بێ لەگەڵ ئێمە بۆ ئێوە ئەتوانن پەیوەندی بکەن. ئەچمە لای پەیوەندێکی تر لە شاری سلێمانیەوە کاک محەممەدم لەگەڵە. کاک محەممەد سڵاوت لێبێت. کەناڵی کەرکووک چۆنی کاک محەممەد؟ هیوادارم هەر سەرکەوتوو بن کەناڵە جوانەکەی کەرکووک هەر لە خۆشییا بن. زۆر سپاس کاک محەممەدی چم پێشکەش ناکەیت لە تۆش پیرۆزە بە قوربان. هیوادارم هەر سەرکەوتوو بن ئینشەڵڵا. باس دەکەم. هیچم پێشکەش ناکەی؟ بەڵێ هیچم پێشکەش ناکەی؟
وڵی هیچی وام لە یاد نییە زۆر چەند ڕەمەزانە من خەریکم بۆ ئەم بەرنامە وەریگرم. دەستەکانت خۆش بێ، زۆر سپاس دەکەم. کاک محەممەد بەس هاوکاری بکە بەسکو کات نەچوەتە تیرۆپسکۆ بەسکو من شما تیرۆپسکۆ خاوەنتێرایەتی تایبەتە. ئینشەڵڵا تۆ یاریەکە ببەرەوە بەسەر شانادەکەمە تیرۆپسکۆ. یارمەتیەکەم بەر زۆر باشە. کاک محەممەد پندێکت لێ ئەپرسم و یاریەکە دەست پێەکەین. باش ماڵ لە خۆی نەبوو، کێ نەگەیشتم؟ ماڵ لە خۆی نەبوو. ماڵ لە خۆی نەبوو؟ بەڵێ. خەڵکی ڕووی تێکرد. خەڵکیش میوانیش ڕووی تێکرد. باشە دەست پێەکەم کاک محەممەد ئەمە مستیلەکەیە. سەیری دەستی من بکە باشە بۆی تەرکیزت لە لای کڵاوەکان بێت کە لەکەم کڵاوە ئەی شارمەوە بۆ ئۆکەی تاکو بزانی. باشە گیان باشە. زۆر باشە کاک محەممەد. ئەبێ یەکەم جار گوڵ بکەم؟ یەکەم دانە گوڵ ئەەکەی؟ هەڵە یەکەم دانە گوڵ ئەەکەی. فەرموو کاک محەممەد. تەلەڤیزۆنەکە تۆزە دواکەوێ با ژمارە 5 گوڵ. چەند؟ ژمارە 5. ژمارە 5 گوڵ بێ؟ بەڵێ. دڵنیای؟ وەڵایی نازانم قەڵەخی کردم بە با ژمارە 5ەکە گوڵ بکە. دڵنیای؟ دڵنیام. نایگۆڕی؟ نایگۆڕم. نایگۆڕی؟ نا. کوڕەبی گۆڕە. نایگۆڕم بەخۆ. پیرۆزە. دەستەکانە کۆجێ دەستەکانە کۆجێ. مستیلەکەی دۆزیەوە کاک محەممەد. باش. کاک محەممەد وەڵامی ڕاستی زانی براوە بوو ناوی چوو بە تیر و پشکەوە. لە کۆتایی پرۆگرام من تیر و پشکەکەم بۆ کەسانی کە وەڵامی ڕاستیان زانیوە و ئەو کەسەی لە تیر و پشکەکە وەڵامەکەی یاخود ئەو کەسەی ناوی لە تیر و پشکەکەی دەرەچێت ئەبێتە براوەی دیاری. ئێستا ناوی کاک محەممەد کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوو ئەکەمە تیر و پشکەکەەوە. زۆر باشە. ئەچمە لای کۆتا پەیوەندیم کا لە شاری کفریەوەی. کاک ئەیوب سڵاوت لێبێ؟ چۆنی کاک ئەیوب باشی تۆ؟ زۆر زۆر سپاس دەکەم دەستخۆشیم بەرنامە جوانتان لێ سپاس بۆ تۆ دەنگ باس چۆنە کاک ئەیوب؟ زۆر سپاس بەخوا مانگی ڕەمەزان لە تۆ لە هەموو سمانانەکە. سپاس. کاک ئەیوب شارەزا یاری کڵاوێنی؟ بەڵێ. باشە پندێکت لێ پرسم و یاریەکە دەست پێکەم. باش. کەڵەشێریش نەبێت؟ خدا ڕۆژەکەتەوە. ڕۆژ ئەبێتەوە. زۆر باشە. یاریەکە دەست پێکەم؟ ئەمە مستیلەکەیە کاک ئەیوب؟ باش. باشە. کاک ئەیوب یاریەکە دەست پێکەم. فەرموو کاک ئەیوب. کاک ئەیوب پەیوەندی هاوکاریتیانی ئەم بەرنامەیە. کاک ئەیوب یەکەم دانەت گوڵ ئەەکەی دواتر درێژە بە بەرنامە کادەی بە یاریە کادەی فەرموو.
والله سيرم كد مزانيك شمع وشرط أنا هاوكاري كينيا كوتا كاك أيوب کاک ئەیوب ئەگەر لە بەرکاتی پرۆگرامەکە تۆزێک بە خێرایی وەڵامەکە هەڵبژێریت بە 6 گوڵ دەبێ چی بێ؟ ژمارە 6 ژمارە 6 گوڵ بێ؟ بەڵێ دڵنیای؟ بەڵێ دڵنیای؟ بەڵێ نایگۆڕی؟ وەڵایی تر ئەوەیان مەزانەمێ تێزان چۆنەرێ یکەمەوە؟ بەڵێ یکەمەوە؟ میکەرەوە پیرۆزە دۆزیتەوە کاک ئەیوبیش لەگەڵمان براوە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سوپاس دەکەم بەڵێ خۆشەویستان کاک ئەیوب کۆتا پەیوەندیمان بوو کاک محەممەد و کاک ئەیوب وەڵامی ڕاستیان زانیوە و ناویان چۆتە نێو تیر و پشکەکە ئەستا من تیر و پشک لە نێوان کاک محەممەد و کاک ئەیوب ئەکەم جا بزانین بەختی یاوەری کامیانە بێ و ئەبن بە براوی 100,000 دەست پێ بکەین سەیری ناکەم دانەیەک ڕاکێشم ڕاکێشین بەخت یاوەری کاک محەممەد بوو لە سلێمانیەوە کاک محەممەد لە شاری سلێمانیەوە کاک محەممەد لە شاری سلێمانیەوە پیرۆزە بوویت بە براوەی 100,000 دینار لەلایەن لێپرسراوی بەشی وەرزشی ماڵبەندی کەروبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزت بێ بەڵێ پیرۆزبایی لە کاک محەممەد ئەەکەین کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوو ئەمڕۆ بوو بە براوەی بەرنامەکەمان ئازیزانم پرۆگرامی ئەم شەوم کۆتایی پێهێنا من هەموو شەوانێکی ڕەمەزان جگە لە ڕۆژانی هەینی لەگەڵتانە ئەبم واتە ڕۆژی شەممە کاژمێر هەشت پرۆگرامەکەم بەردەوام ئەبێ لەگەڵتان تاکو ڕۆژی شەمەوە ئەگەڕێمەوە لاتان بمێنن بە خێر و ڕۆژ و نۆژ و عیبادەتی هەموو لایەکتان قبوڵ بێ خواتان لەگەڵ